بژی سلێمان هەڵشۆی هەزار تانکەری هەیە هەر تانکەرێک کە دبینی مۆری ئەوی پێوەیە لە کەرکووک و سلێمانی ببینە ئەو قافڵەیە ببینە ئەو قافڵەیە دۆناڵد ترەمپ لە ئەمریکا هەر وەک سلێمانی هەیە. سلێمان هەڵشۆیەکان کەی کۆتاییان دێت و خەڵکی کەی هۆشیار دەبن؟ ئەی حکوومەت و لایەنی بەرپرس کەی کۆنتڕۆڵی ئەو جۆرەکارانە دەکەن؟ سڵاوتان لەبێت ئەم جارە لە خزمەتاندام بۆ باسکردن لەسەر دیاردەی فێڵکردن و مامەڵەی نادروست و ونبوونی پارەی هاوڵاتیان لە ڕێگەی جۆرە بازرگانیەکەوە کە نە شەرعیە و نە یاسایی. ساڵانێکی زۆر بەر لە ئێستا بازرگانێک لە شاری سلێمانی کە خاوەنی پێشانگایەکی مۆبیلات بوو لەپڕ خۆی ون کرد و هەزاران کەس هاواریان لێبرز بووە. گوایە پارەیەکی خەیاڵیان داوەتە ئەو کەسە و بە ناوی کارکردنەوە پارەکەی خواردوون. ئەو کەسە ون بوو تاوەکو ئێستاش کەس نەیزانی چی لێهات. دواتر بازرگانێکی گەورەتر لەو کە خاوەنی چەند کارگەیەکی گەورەی ئاسن و کەرەستەکانی خانوبەرە بوو زیاد لە 50 ملیۆن دۆلاری چەند بەرپرس و بازرگان و هاوڵاتیەکی برد و وەک بەرزەکی بانان بۆی دەرچوو. کەسیشی چی لەدەست نەهات لە کاتێکدا کە ئەندامانی باڵای زۆربەی حیزبەکان بەوانەی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیشەوە پارێکی خەیاڵیان کردبووە دەستی ئەو کەسەوە و نەیانتوانی هیچی لێوەربگرنەوە. بینی خۆمان بێت چەند پەرلەمانتار و وەزیرێکیشی تێدا بوو کە پارەیان پێدا بوو. دواتر ئێوارەیەک لە ناو جەرگەی شار و لە بازاڕی دۆلارەکەی شاری سلێمانی بازرگانێک مایە پوچبوونی خۆی ڕاگەیاند و تێی تەقاند و بە ملیۆنان دۆلاری دوکاندار و دەستگێڕەکانی بازاڕەکەوە خۆی گەیاندە لای بەرپرسێکی حیزبی کە پێگەیەکی کۆمەڵایەتی هەیە و لە دوای چەند مانگێک ئەو بابەتەش خشوماتی لێکرا و کەس نەیزانی چی لێهات. سەیرە دوای ئەم هەموو مامەڵە سەیرانە و دوای ڕاکردنی ئەو بازرگانانە هێشتا کەسانێکە بوون کوردوتنی بە عالەمی ئاشکرا ئەو مامەڵەیان دەکرد و بە هەمان شێوە پارەیان لە خەڵک وەردەگرت. سەیرە هەم خەڵک پارەی دەدانێ و هەم حکوومەت و لایەنی پەیوەندیدار خۆیان بێدەنگ کردبوو لەو مامەڵەیە. دیسان و جارێکی تر سلێمان هەڵشۆیی کە پارەی بەشێکی زۆری خەڵکی ناوچەی پشدەری وەرگرتووە مایە پوچبوونی خۆی ڕاگەیاند و خۆی ڕادەستی پۆلیس کرد بۆ ئەوەی گیانی پارێزراو بێت. ئەوە چەند مانگە ئەو بابەتە بێ ئەنجام ماوەتەوە و هیچی لێ سەوز نەبووە بۆ خاوەن پارەکان کە زیاد لە 1000 کەس دەبن و بە ملیۆنان دۆلاریان لای هەڵشۆییە. ئەم جۆرە مامەڵەیە لە شارەکانی کوردستان بەردەوام بوو. بەرپرسان و حکوومەت و حیزبەکان هەر هەمویان ئاگاداری بەڕێوەچوونی ڕۆژانەی ئەم جۆرە کڕینی و فرۆش نەبوون و مەترسیەکانیان درک پێدەکرد بەڵام بۆ ڕێگریان لێ نەکرد. ئەوە پرسیارێکی گەورەیە و دەبێت بە دوای وەڵامەکەیدا بگەڕین. لە هەولێرەوە گەنجێک با 45 ملیۆن دۆلاری خەڵکەوە خۆی ون کرد و ئەو پارەی کە گوایە بە ڕێگەی ئۆنلاین مامەڵەی پێوە دەکات هەر بە ڕێگەی ئۆنلاینیش وونی کرد و مایە پوچبوونی خۆی ڕاگەیاند. هەردوای دوو ڕۆژ دیسانەوە لە پشدەر و قەڵاتجێوە ناوی کەسێکی تر ڕاگەیەنرا کە ئەویش پارێکی زۆری خەڵکی لەلا بووە و هەڵاتوە و پارەکەی خواردووە و ئەمیش ماڵی چەند کەسێکی تری وێران کردووە. خۆشەویستان گیرجان ئەوە بەرەو گوندی گیرە دەچین ئەم و کاکی ئیبراهیم داوە پێی ناڵێن ئیبراهیم پێ دەڵێن ئیبراهیم گەوهەر وەڵڵاهی قەناعەتم پێ بکە زێڕی وێدەن زێر قەناعەتم پێ بکە پاشی سێ باگان گەوهەرت پێ دەداتەوە کەفارەتی هەموو شتێکی دەکەم بەڕاستی معاملەتیە بەڕاستی دەڵێ پاڵەوانە یاخواتە بەلایەن چاوەڕەشانت مرێت وەڵڵاهی گەوهەری. سەیرە ئەم هەموو ڕووداوانە ڕوو دەدەن هێشتا هاوڵاتیان بەشێکیان خەریکی ئەم جۆرە مامەڵەیەن و ڕۆژانە لە پێشانگەکانی ئۆتۆمبیل و نووسنگەکانی خانوبەرە و ناو بازاڕدا ئەم جۆرە مامەڵانە بە ئاشکرا دەکرێن و ئەگەر بەرپرسان بەشدار نەبن تایدا ئەوە بە وردی ئاگادارن و لە مەترسیەکانی تێدەگەن بەڵام بۆچی وا بێدەنگن و ڕێگە لە ماڵوێرانبوونی خەڵکی ناگرن. بەشێک لە هاوڵاتیان کە تا ئێستا لە دنیای خەیاڵ و خەونی لە پڕبوون بە کوڕێکدا دەژین کەی دێنەوە هۆش و دەزانن ئەو مامەڵەیە بە قسەی شارەزایان نەیاساییە و نەشەرعیە. ئەی باشە بۆ لێی بەردەوام دەبن؟ بۆچی کۆتایی پێناهێن و چیدی سامان و ژیان و گوزەرانی ماڵ و منداڵیان لە ژێر هەڕەشەی مایە پوچبوون و فەوتانی پارەکانیان ڕزگار ناکەن؟ لە دنیادا هەر وڵاتێک ئەم جۆرە مامەڵانەی تێدا بکرێت و حکوومەت پێی بزانێت بە زوویی کۆنتڕۆڵی دەکات و ڕێگەی لێ دەگرێت. بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئەو دیاردەیە لای ئێمە
پەرە دەسەنێت و حکوومەتیش بێباکانە گوێی لێ خەواندووە و هیچ هەوڵێک نادات بۆ ڕێگریکردن لە دروستبوونی حاڵەتەکان. ئەو حاڵەتانش کە دروست دەبن بکەرەکانیان وەک هەڵمی ئاون دەبن و کەس نازانێت لەکوێن و حکوومەتیش دەستەوەستان ماوەتەوە. ئاگاتان لە پارەکانتان بێت و نەیدەنە دەست ئەو مامەڵەچیانە. بمێنن بەخێر.